لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم بە بیانووی جۆرا جۆر سەم لە مامۆسایانی وانەبێژ دەکات و وەڵامی داواکاری ڕەواکانمان ناداتەوە کە بریتیە لە دامەزاندن. لای هەمووان ڕوونە بەپێی ساڵنامەی خوێندن ئەمڕۆ دەرگای ناوەندەکانی خوێندن دەکرێتەوە. بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی کردەیی نابێت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. سەرەڕای ئەمە شەنگاو دەنین بۆ مانگی دا هێشتا شایستەی مانگی ئەوتمان وەرنەگرتووە. بۆیە بەکۆی دەنگی سەرجەم نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە سەرجەم پەروەردەکان بڕیارماندا هەر لە سەرەتای کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن لە 13 نۆی ڕۆژی چوارشەممە بایکۆتی پرۆسەی خوێندنی ساڵی 2023-24 بکەین. نەچینەوە ناوەندەکانی خوێندن تا ئەو کاتێ حکوومەتی هەرێم بە فەرمی و بە کتاب بڕیاری دامەزاندنمان دەدات. داواکاری سەرێکیمان ئەوەیە کە حکوومەت بەڕاستی بەدەم داواکاریەکانمان بێت و هەروە بێتەوە دامان بەنزرێنێ. بەڕاستی ئەمە لە 2013 بۆ 14 دەرسی دەڵێم چەندین مامۆستای وەک من هەیە حکوومەت زۆر بێباکە ینی بەدەم داواکاریەکانمان نایەت و هیچ هەڵوێستێکی نییە. ئەمن تەنانەت دەچمە گوندیش ینی دەرز دەڵێمەوە حساب کە 350,000 کەم بە مەقطوعە دەمانداتێ لە دوا ئەوەش کە بەشی هیچ شتێکمان ناکە لەسەر حسابی خۆمان هات چۆ دەکەین و بەڕاستی بەشمان ناکە.